تا ئێستا ڕەوشی ئاسایی بۆ ناحیەی سەعدیە نەگەڕاوەتەوە، هەرچەندە ماوەی زیاتر لە 2 ساڵ و 8 مانگە ئەو ناحیە ڕزگار کراوە لە دەستی ڕەشی تیرۆر، بەڵام هێشتا ئاسەواری کاولکاری داعشی پێوە دیارە. وەک هاوڵاتیانی ئەو ناحیە ئاماژەی بۆ دەکەن، لە ئێستادا ڕێژەیەکی کەمی خێزانەکان گەڕاونەتەوە زیەدی خۆیان لەو ناحەیە، ئەویش بۆ چەند هۆکارێک دەگەڕێنەوە. وەضع سعدیە ئەمنیان ناو شارەکە یعنی باشە، بەس دەروبەری سعدیە باش نییە و هەڕەشا سەر سعدیە و خەڵک لەبەر ئەوە ترست بگەڕێدەوە و ئەی خەدەمات نییە لە ناو شار سعدیە و ئیش و کار نییە و ئیمە داواکاری لە حکوومەت هەرێم یەکلایی بکەدە، یان سعدیە بکەوتە سەر هەرێم یان بکەوتە سەر مرکز. تاکو ئێستا 5,000 خێزان نووسراوە بۆ گەڕانەوەیان بۆ شاری سعدیە، بەڵام لی 5,000 خێزانە 1,000 خێزان گەڕاوە ئیستا لە ناو شاری سعدیە، لە ناو شاری سعدیان، بەهۆی ئەوەی ئیش نییە، خەدەمات نییە، ئارامی سەقامگیر نەبووە، دەوروبەر سعدیە جاری تیرۆرتیایە، یعنی کەم و کوت تیرۆرتیایە جاروەجار بە هاوان بە ئەیدەن لە ناو سعدیە، لەبەر ئەوە خەڵقیش ناتوانێت بڕوە. هەزار کەس هاتێسە ناو شارەکە، دیسیان هیندرن موافقات و عودە ئەیترسن، شارەکە کنترۆرە، بەس قوراگان دەربەری هینە ئەمنی وەضعی تەواو نییە و ئەی خدمە ومحافظة ونيا لامان خدمات إنسانية هين بلدي وهرچو أوا. بەڕێوەبەری ناحیەی سعدی ئاشکرای دەکات کەمی خزمەتگوزاری هۆکار بووە لە دواکەوتنی گەڕانەوەی خێزانەکان بۆ زیێدی خۆیان. والله دي سبب هسه يك سبب هسه لأنه لو رئيسا خدمات وكار نية ويك سبب هسه إيسا لحد الآن كابراها كهاتيا مسألة عراق استقرار نكد كموصله كأن أو خلق هم استقرار نفسيا نكد يا رخيت بو يجار ترحيل بالتهجير بو أجر ما بيش مبيت أمنيا باشا كحدود السعدية أعتقد راسنية، لأنه أي فترة سيجار عمليات بيها لإمام ويس ولا حمرين ولا داخل سعدية لأوايقان قرية أواي ربيعة مجموعة داعش هسه جمجيليان هسه لمنطقة الطبج وڕێ ئیماموێش بەهۆی ئەو ڕەوشە ئەمنی و خزمەتگوزارەی کە لە سنووری ناحیەی سعدێدا هەیە لە ئێستادا کەمتر لە 1000 خێزان گەڕاوەتەوە زێدی خۆیان. لێپسراوانی ئەو ناحیەیش حکومەتی خۆجێی دیالە و ناوەند بە کەمتەر خەم دەزانن لە بەرامبەر گەڕانەوەی خزمەتگوزاری بۆ سعدیە. ئەمە لە کاتێکدایە ئەو ناحیە بەهۆی شەڕی داعشەوە زیانی زۆری پێگەیشت. بێستون سەلام، کورتسات نیوز، ناحیەی سعدیە.